دووبارە سڵاو هاوڕێیان ئەو بابەتانی کە ئەمڕۆ لە ڤیددیویا باسەکرێ چۆنێتی بەکارهێنانی زمانە و چەند ڕاهێنانێکەکەین بۆ زمان لە کاتی لە پێش گۆرانی وتنە. ڕاهێنانەکانی زمان چەند جۆرێکن بێگومان وە زمانەکانیش چەند جۆر زمانن. زمانمان هەیە زمانی پانە، هەیە زمانی سۆسجی پێڵێن بڵێن تۆزێک خڕە، هەیە چەند جۆر زمانمان هەیە، بەڵام لەبەرەوەی من نازانم ئەوانەی کە پرسیاریان نردووە چ شێوە زمانێکیان هەیە، لەبەرەوە من چەند ڕاهێنانێکتان پێ دەڵێم دەتوانن هەمووی تاقی بکەنەوە. گرنگ ئەوەیە زمانتان بەهێزکەن. هەر بۆ زانیاریتان زمان یەکێکە لە گەورەترین ماسوولکەی ناودەم کە بە پێست دانەپۆشراوە، زۆرترین ئەرکی هەیە. ئەگەر بێت و یەکێک لە ئێمە زمانی نەبێ و یاخود نەکێ لە مەسەلەن زیبکەیەکی بچوو بەسەر زمانتەوە بێ، یاخود نازام هەر کێشەیەک بێت لە زمانت نەقسەت بۆکرێ نەگۆرانیشت بۆ وترێ. لەبەرەوە تکایە ڕێزی ئەو ئەندامانە بگرن کە هەتانە. ئەویش کە منەڵێم ڕێزی چۆن زمانیش هەروەکو زمان و قورب و ئەم جۆرەشتانە هەروەکو وەرزش وایە. ئەگەر تۆ ماوەیەک وەرزش نەکەی حتمەن کێشە زیاکە. لەبەرەوە بێ ڕاهێنانی پێ بکەین. یەک لە ڕاهێنانە چییە؟ زمان دەتوانین چەند ڕاهێنانێکی پێ بکە. یەک لەوانە بڵێن بۆ سەر و بۆ خوارەوە بیهێنە، بۆ لای ڕاست و بۆ لای چەپ وەکو زائیدێک. باشە بێ ڕاهێنانێک بۆ خۆت دانێ هەموو ڕۆژە 5 جار زمانت بەلای ڕاستا بەرە، 5 جار بەلای چەپە، 5 بۆ سەرەوە، 5 بۆ خوارەوە. باشە ئەگەر توانیت و زۆر زمانت لە سەرەتا 5 بیکە، پاشان ڕۆژانە لە پاش 2 ڕۆژیان هەفتەیەک بیکە بەدەدە. ئەتوانی بەدەم داخرایی بە یاخود بەدەم کراوەی ئەتوانی دایری ناودەمەت زمانت بەلای ڕاستە 10 جار بەرە، پاشان بەلای چەپ، یعنی بە عەکسەوە 10 جاری تر زمانت دوالێ بکە. بە چواردەوری دانتا ئەمسەر بۆ ئەوسەر یاری پێ بکە. زمان دانتی پێپاکەرەوە ئەمسەر بۆ ئەوسەر بە شەوی لاگەی سر و خوارەوەی. یەک لە تەمرینانەی تر کە هەم بۆ هەناسەدان باشە، هەم بۆ ڕاهێنانی زمانیش باشە، ئەویش ئەوەیە بە زمان دەرهێنانەوە زمانت هاتبێتە دەرەوە. باشە گۆرانیە ئەو گۆرانی ئەتەوێ بیڵێ، یاخود هەج گۆرانیەک لەو گۆرانانی ئەتەوێ بیڵێ، گۆرانیەکە بڵێ. بەڵام بەو مەرجەی ئەو کەسەی گوێت لێگرێ کە تۆ گۆرانی ئەڵێ گۆرانیەکی تەواو بڵێ، بەڵام بە زمان دەرهێنانەوە. ئەمە لە هەمان کاتە هەم بەهێزی زمان بڵێن ڕایە هێنین بۆ هێزتر بێ، و لە هەمان کاتیشە ڕاهێنانێکی زۆر باشە بۆ هەناسەدان. بۆ هەناسەدان زۆرێک پرسیاری کردووە کە چەند تەمرینێکیان بدەمێ بۆ ئەوە، یاخود هاوکاریان بکەم و یاخود چەند ئامۆژگاریەک بۆ هەناسەدان بۆی بتوانی کۆنتترۆلی خۆتکەی. یەک لەوانە کەوتم دەبێ گۆرانێکە بڵێ بە زمان دەرهێنانەوە، دانەیەکی تر گۆرانێکە بڵێ بەڕاکردنەوە. ئەمانە واد لێکا بتوانی کۆنتترۆلی خۆتکەی. مەسەلەن ئەوانەی لایڤ میوزیکەکەن، هەندێک جار گوێ لە دەنگی ئەو گۆرانی بێژەگری سەیرەکەی وەلێ دەنگی چەند خۆشە، بەڵام دەنگی ئەلەرزێ. باشە ئەمە پەیوەندی بە هەوای ناو سیەکانیەوە هەیە. ئێمە هەمومان ئەگەر مەسەلەن نێرفز بین، بڵێن قەلق بین، یاخود لە شتێ بترسین، ئەمانە دڵت پەلەپەل لێیە و وا هەستەکەی ئەڵێی ڕۆح دێتە دەرەوە، یان هەناست بۆ نادرێ ئەلێرەیە ئەوەستێ ئەمانە. لەبەرەوە هەناسە هەڵەمژین، خۆی بە عەکسەوە بێ هەناسەکە بدەیت. قەت بینیمانە لە فیلما لە تەلەڤیزیۆنە ئەوانەی کە زۆر تووڕەن هەر ئوفیانە. ئەمە بۆ ئەمە هاوکارە بۆ ئەوەی کە هێمنت ئەکاتەوە. دەمارەکان کە گرژ بوون زۆر هێم نەکاتەوە. لەبەرەوە لەبری تۆ هەناسە هەڵمژی کە خۆت قەلق کردو، زیاتر سیەکانت هین کردو، بەڵانست تێگەچێ، دێنیت بەلوت هەڵەمژی هەناسەکە، هەوڵ بەدەمت داخە، بەدەم بیێرەوە، بەدەم هەموو هەواکە لە ناو سیەکانتە بێنەرە دەرەوە. چەند جارێک ئەم تەکنیکە دووبارەکەرەوە، ئەم ڕاهێنانە دووبارەکەرەوە، دڵنیا بە زۆر هاوکاری دەکات لەوەی کە قەلق بی، یاخود کە گۆران کە خوڕگتە لەرزێ یان ئەترسی لەسەر ستەیج لەو شێوانە. پاشان یەک شت بزانن، ئەو هەوایی کە لە کاتی گۆرانیت ناخود لە تەمرینە کە ئیکەی هەوڵ بدا بۆ نمونەگەر هەوات هەناسەت هەڵمژی، شانت ڕێک بێ، دەست ڕێک بێ، بەڕێکی یەیتە ئەوەستی، وەکو وابێت بووکەڵەیەک هەیە کە پەتێکی پێ ئاوە، یعنی
ڕێک وەکووا بێکە بە پێوە وەستێنێ و بەڕێکی یعنی هەموو لە شولارت بەڕێکی نەقاچێکە خواردانێنە دەستێکە خواردانێ نازانم نەچی ئەمانە ڕێک و ڕاست بوەستە بە تایبەتی لە کاتی تەمرینکردنەکانە لە کاتی گۆرانی وتنە شانت با لە ئاستی یەکتری بن باشە ئەگەر جوان گۆرانەکەت لەبەر بێ ئەتوانی خۆت بۆ خۆت بەرنامەیە دانی لەکوێ هەناسە هەڵمژی مەسەلەن جاری وایە دێڕەکە دوور و درێژە لێرەوە ئەیڵەی لەپڕ قومێک هەناسە هەڵەمژی ئەوە هاوکاریە بۆت کە بتانی لە دێڕی دووەمە بە تەواوەتی گۆرانەکە بڵیتەوە کەوابێ ئەبێ ئێمە ئەوە بزانین چەند هەوا هەڵەمژی هەرەوە نەتوانی بیتەوە ئەوە نییە خۆسیەکانە زیایە بە قەرز ناداتە هیچی ترەباتەوە لەبەرەوە کۆنتڕۆڵای خۆتە زۆرێک لەو لینک و گۆرانیانەی کە بۆتان نادم گوێم لێگرتون باوەڕتان بێ لە دەنگە بەرزەکانە بە تایبەتی زۆری نەتان نەشازە کە ئەڵێن نەشازە یعنی لە تۆن دەرەچن ئیتر خۆش نایەتە گوێچکە بەڵام لای خۆتان زۆر خۆشە نازانم ببەخشن لەوانەیە ئێستا ئێوە بڕوا بەم قسەی من نەکەن بڵێن هەر نەقت ئەگریان شتێکەمانە بەڵام با لە داهاتووە کە گوێتان ڕاهات بۆ مۆسیقا و بۆ گۆرانی بۆ ئەم جۆرەشتانە ئەو کاتە گوێ لە گۆرانە کۆنەکانێ بگرێ کە ڕیکۆردی کردووە کە چەند هەڵەت کردووە و پۆستیشە کردووە زۆر پراودی پێ بڵێن زۆر فەخری پێوەکەی کە تۆ کارێکی وات کردووە یەکێک لەو ڕاهێنانەی کە زۆر گرنگە بە تایبەت بۆ دەنگە بەرزەکان سایرونی ئیسعافی سیارەی ئیسعاف و سیارەی حەریقە بڵین کە ئەو دەنگەی لێوە دەرەچێت وەکو هەش تەکنیکێک کە تازە فێرەبی هەوڵدا ئەو گۆرانی حەزت لێتی بەو تەکنیکە بیڵێ بۆ لەبەروی ئەمە ئەمێنێتەوە ماسڵ میمۆریە هەرچەند وەکو پێم وتن ئەمانە هەمووی ماسوولکەن بیرمانە خاتەوە هەمووی تۆ پێشتر کە ڕاهێنانت بە ماسوولکانە کردو دوایی لە کاتی پێویستە کە پێویست دەبێ بەکاری دەهێنی بە هیوام زۆرێک لە پرسیارەکانم وەڵام دابێتەوە زۆر سپاس بۆ هەمولایەک و دووبارە دەژڵێمەوە هەچ کەسێ پرسیارێکی هەیە تکایە شەرم نەکا لە وتنی لە کۆتا ئامۆژگاریمان بۆ ئەم ڤیددیۆیە تکایە ئەم جارەش تکایە هەوڵدا ئەو گۆرانیانی کە ئەیڵیت با هیچ نەبێت جوان ئاوازەکەی بزانی ئەگەر ئاوازەکەت زانی بە تەواوەتیش نەبێت چۆنەڵی هەیکەلی عەزمی ڕئیسێکە بزانە خەتە ڕئیسەکەی بزانە جارێ پاشان وەرە ئەدای خۆتی بکەرە سەر تۆ هیچ نەبێ ئەمە لە هەموو ئەمە لە دنیاە یاسایە ئەوەی مۆسیقیە کە سۆلۆ ئەسفەکە ئەوەی گۆرانی بێژە ئەوەی لە نازانم هەچ بەشێکی کەمیشە لە ئۆرکەسترا و لە ناو فرقەکەیە هەبێ تەنانەت دەگەر چەند باڕێکیش بێ هەموو گۆرانیەکەت لەبەر بێ بۆ لەبەروی تۆ نابێ بۆن منە تۆ سۆڵۆیەکت هەیە 16 باڕیان 24 باڕە هەرو بەشی خۆتی لەبەر بێ ئەی باشە ئەی نابێ بزانی لەکوێ داخڵەبی لەکوێ ئەوەستیت لەکوێ گۆرانی بێژە لەکوێ سەکتەتان هەیە لەکوێ مەسەڵ بڵێن ڕێستە برێکە هەر شتێکی پێڵێن پاشان سەری خۆدە لەبەرەوە هەموو یەکێک لێوە بتوانن لە مودوا ئەوەی گۆرانی تۆمارەکە تەنانەت بە سۆڵۆی گۆرانەکانیشەوە با لەبەرتان بێ هەرچەنە ئەوەی مەسەن لەوانەیە تۆ مۆسیقی نەبی بەڵام گوێچکە دەوەنە مۆسیقی بە کە گۆرانەکە لێ دەدرێەوە یاخود ئەسفەکرێ لە سەرەتای دەستپێکردنی مۆسیقاوە لەبەرتە هەتا دوایین ئەوە باشترین ئامۆژگاریە بۆ ئەوانەی کە گۆرانی لە سمولیە بە تایبەتی تۆمارەکەن لەبەروی هەنێکتان لێقا دەرەچن هەنێکتان هەیە ئەدایی زۆر جوانە بەڵام بەڕاستی نەشازە ئەمە هەر نوقسانیە گەیەنێ لەبەرەوە هەوڵ بدەن گۆرانەکان لە بری جارێ سەدان جار گوێی لێ بگرنەوە تاکو گۆرانیەکە جوان دێتە گوێچکەتانەوە ئەو کاتە هەوڵ بدەن خۆتان ئەدای خۆتان زیادکەن لەسەری بە هیوا ڕۆژێکی خۆش ڕێزی ئەمەلی سەعید گوردە قبوڵکەن خواتان لەگەڵ